سیما سڵاتن لێبێت ئێستا بەشێکی زۆری هێزانەکان بە تایبەتی هێزەکانی ئۆپەراسیۆن سەرقاڵی بەشێک لەو دەرگایانن کە لە هۆتێل لالەزار دەرگاکان داخراون و ئەوان بە ئامێر و ئامرازی تایبەت دەرگاکانە شکێن بۆ ئەوەی کە لێکۆڵینەوەکانی خۆیان پیشاندە. من هەندێک لە دیمەنەکەتان پیشاندەم، ئەمە بەشێکە لە ئۆتۆمبیلی ئەو هێزە سەربازیەی کە ناسراون بە هێزی دوو پشکە شەوی ڕابردوو لە ئەنجامی شەڕ پێکەکانە کە بەشێکی زۆری وەکەی بینین کە زیانی بەرکەوتووە. ئەمەش ئۆتۆمبیلێکی دیکەیە، هەر هی هێزانەکەی سەر بە لاهور شێرجەنگیە. ئەمە ئێوەی ئێستا دەیبینن، ئەمە بەشی ناوەوەی ئۆتۆمبیلەکەیە کە دەیبینن. ئەمەش بەشێکە لە گەڕاجی ئۆتۆمبیلەکانی ئەو هێزەمنی کە کاری پاسەوانی هۆتێل لالەزاریان لە ئەستۆدا بوو. ئەمە کە ئێوە ئێستا دەیبینن هەموو بینایی لالەزارە کە بەشی زۆری هێز سەربازیەکەی یان هێزەکەی دوو پشک لێرە بوون. ئەوەی کە ئێستا لە لێرە دەیبینن پاشماوەی ئەو شەڕەیە کە شەوی ڕابردوو لە دوای 3 کاژێر هۆتێل لالەزار کۆنتترۆل کرا و کەمێکی دیکە بەشێک لەو هێزەی کە بە هێزی دوو پشک ناسرا بوون دوای ئەوەی کە هەندێکیان دەستگیر کران و هەندێکیان خۆیان ڕادەست کرد دەگوازرێنەوە بۆ لای هێزانەکان کە ئەتاوکە ئێستش لێرن لە لالەزارن. ئالانجان بەشی خوارەوەم پیشان بە ئەمە بەشی ژێرەوەی هۆتێل لالەزار. بەسەر چاو هەتاوکو هێزانەکان لە کۆڵینەکانی خۆیان دەست پێکەن. ئێمە هەندێک دیمەنی تایبەتی هۆتێل لالەزارتان پیشاندەم کە ئەمە پاشماوەی ئەو پیگەران و شەڕەیەکە لە نێوان هێزەکەی سەر بە لاهور شێرجەنگی و لەگەڵ هێزانەکان لێکەوتووەوە کە وەک دەیبینن ئەمە بەشی زۆری باڵەخانەکە ئاگری گرتووە شکاوەوە لە ئەم شەڕەدا هێزەکانی ئاسایش، هێزەکانی ئۆپەراسیۆن و هێزەکانی دژە-تیرۆر، هێزەکانی کۆماندۆ بەشداریان پێکرا. ئەمە بەشی خوارەوەی هۆتێل لالەزارە کە شەوی ڕابردوو لە دوای 3 کاژێڕونی و کۆنتترۆل کرا دوای ڕووبوونێکی زۆر. ئەوەی کە تاوەکو ئێستا هەیە هێشتا زەرەر و زیانە گیانیەکانی ئەم بەشە لە هۆتێل لالەزاریان هێزانەکەی تایبەتەکەی لاهور شێرجەنگی تۆ پیشان نام خەموو نەبێ ئالان زیاتران بەشە پیشان تاوەکو ئەو هێزەکانی ئۆپەراسیۆن لێرن سەرقاڵی لێکۆڵینەوەکانی خۆیان بەشێک لە دەرگاکان داخراون دەیانەوێت بچنە ژوورەوە بۆ ئەوەی کە لێکۆڵینەوەکانی خۆیان بکەن، بۆیە حەز ناکەن تا کارەکان تاوا بێ. ئەمە بەشی پێشوازی هۆتێلەکەی کە بەشێکی کۆبوونەوەکانیش بە تایبەتی میوان تایبەتەکانی لاهور شێرجەنگی لێرە بوو. ئەگەر هەندێک نەرەوان بێتی ئەمە باسم کرد نهۆمی یەکەمی هۆتێل لالەزارە. ئەمە بەشی کۆفێکێتی یان قاوەخانەکەیەتی کە زۆرجار هەندێک لە میوان و کۆبوونەوەکان لێرە کۆفی و چاو ئەو بابەتەیان بۆ ئامادەکرا. بەشەکانی دیکە هێزانەکانی سەر بە ئۆپەراسیۆنی ئاسایشی گشتی سلێمانی لێرن دەیانەوێت دوای تاو پشکنین و تەواویکردنەوەی دەرگاکان و لێکۆڵینەوەکانی خۆیان ئەو کات ڕێگەبن ڕوودا و هەندێک لە دیمەنەکان بگوازێتەوە. بەڵام ئەوەی کە بینمان یان پیشانی ئەومەدا ئەوە نهۆمی ژێرزەمینی هۆتێل لالەزارە. ئەمە دەرگای پشکنینەکەی بوو. لە دەردۆرێ کەتنە بتایبەتی لە ماڵان خەڵکی دەردۆرێ پاشماوەی داروپەردووی هۆتێل لالەزارەکە لە شەوی ڕابردوو دوای نزیک بە 4 کاژێر توانرا کۆنتترۆل کرد. ئەوەش دەرگای چوونە ژوورەوەی لالەزار بوو. ئەوە یەکسایەوە دەبێت لە دیمەنەکانی بینن دیمەنی پاشماوە و یان شوێنی پێکدادان و لێدانی هۆتێل لالەزارە و هەتاوەکو ئێستا بەشێک لە کۆڵینەوەکانی هێزانەکان لە نێو هۆتێلەکە بەردەوامە و کەمێکی دیکە بەشی دووەمی ئەو کەسانەی کە وەکو هێزی دوو پشت ناسراو بوون دەگوازرێنەوە بۆ دەستگای ئاسایشی گشتی لە چوارچەوەی ئەو پلان و بەرنامەی کە پێشتر بڕێن لێدا بوو کە جێبەجێ بکرێت. ئەمە ئێستا بە دەیبینن ئەمە بەشێکی دیکەی
هۆتێل لالەزار ئەمە بەشێکە لە ئۆتۆمبیلی هێزە ئەمریکا کە بە هەمان شۆکە دەیبینین بەشێکی زۆری تێکشکاوە و شوێنی پێکدادانەکەی پێوە دیارە.